كان يوم الجمعة سيدي وساعة بالوحدة سيدي وأنا طبيت. ڕۆژی هەینی و کاتژمێر یەکی نیوەڕۆ بوو چوومە ژوورەوە و هەڵم کوتایە سەری و لێمدا گەورم یەکسەر مرد. ثلاثة طبينا على بيوت. سێ کەس بووین چوینە ماڵێک کە کەسی لێ نەبوو پارە و زێرمان لە ماڵەکە دزی. پۆلیسی دژی تاوان منیان گرت کاتێک حەبی بێهۆشکەرم دەفرۆشت دەخولێک لە نووسنگە لام دانیشت پەیوەندیم بە گروپەکەی خۆم کرد و پاشان هاتن و قۆڵبەستمان کرد و بردمان. ئەمە چەندگرتە ڤیددیۆیەکی تاوانبارانن کە وەزارەتی ناوخۆی عێراقی پێیان داوین باسی چۆنیەتی کوشتن و دزی و ڕفاندنی هاوڵاتیان دەکەن. ئەم تاوانبارانە و هەزارەها تاوانبارانی تر چاوەڕێی یاسای لێبوردنی گشتی دەکەن. بەڵام وەک هەنگاوێکی سیاسی فراکسیۆنە سیاسیەکان هەریەکە بە پێی بەرژەوەندی خۆی یاسایەکە بۆ خۆی هەموار دەکات. یاسای لێبوردنی گشتی تێبینی زۆر لەسرە. یەکەم هیچ لێکۆڵینەوەیەک نییە کە بەراورد لەگەڵ یاسای پێشووی پێ بکرێ. ئایا یاسای پێشوو سەرکەوتوو بووە؟ ئەوانەی کە لێیان بوران ئایا گەڕانەوە بۆ کاری تێرۆریستی یان سوودیان لە یاساکە وەرگرت؟ هەندێک دەیانەوێت ئەم یاسایە جیاوازکاری تێدا هەبێ. هەندێکی تریش دەیانەوێت دەرگای بەندیخانەکان بخرێنە سەر پشت. لایەنێکی تریش بۆ بەرژەوەندی سیاسی خۆی دەیەوێت یاساکە تەسک بکەنەوە. بۆ پەسەندکردنی ئەم یاسایە فراکسیۆنە سوننەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوای لێبوردنێکی گشتی دەکەن بۆ ئەوی بەڕوویەکی گەشت ڕوبەڕووی کۆمەلگایەکان ببن. هذا القانون يفيد شريحة ئەم یاسایە سوود بەلایەنێک دەگەێنێ و زیان بەلایەنێکی تر دەگەێنێت. با پێت بڵێم سوود بەلایەنێک دەگەێنێت کە تاوانی کردبێ و سوود بەلایەنەکەی تر ناگەێنێت ئەوەی تاوانی نەکردبێ و بەپێی یاسای لێبوردن ئازاد دەکرێن. پیرۆزبایی لە عێراق دەکەم. لێبوردن کارێکی زۆر پێویستە بۆ هەر هاوڵاتیەک بەڵام دەبێ هەموو لایەنێک بگرێتەوە. ئەندامێکی لێژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەربەریستی هاوپەیمانی کوردستانی ڕدەگەینێ کە کورد بۆ هەموارکردنی ئەم یاسایە بۆ چوونی خۆیان هەیە. ئەم یاسای یاسای پەیوەندی هەیە بە مافی مرۆڤە بەڵام هێزی سیاسەکان داخلی ململانەی سیاسی دەکەن. من پێم وایە سونەکان هەڵێکی گەورە دەکەن کە ئەیخەنە ناو گفتوگۆی سیاسی خۆیان بۆ چونکە شیعاوا دەبینێت کە تەنها سونە استیفادە لەم یاسای دەکات وە سونەش بە بەردەوامی جەخت لەسەرەوە دەکات کە مادەی چواری چیرۆر تیا ببێت. وەکو کوردش بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نیم کە هیچ تیرۆریستێک کە دەستی هەبوو لە شەهیدکردنی پێشمەرگەیان لە کوشتنی میلەتی کورد لە کاتی رێژیمی باس کە نابێت بە هیچ شێوەیەک شمول بکرێت لەم یاسایە. بۆ جاری شەشەم یاسای پەسەندکردنی لێبوردنی گشتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەدوا کەوت. بەڵام لە نێوان هەموارکردن و پەسەندکردنەکەی فراکسیۆنە سیاسیەکان بەردەوام لە ناو خۆیان ناکۆکن. سڵابامەڕی دەنجی ئەمریکا بەغدا.